لە دوای چەندین مانگ ڕاوەستانی کار لە کارگەکانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی جارێکی تر لە ژێر ڕێنمایە تەندروستیەکاندا کار لە کارگەکانی سلێمانی دەستی پێکردوێتەوە. لێپرسراوی هۆبەی هونەری لە بەڕێوەبەرایەتی پیشەسازی سلێمانی دەڵێت لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم کارگەکانی سنووری پارێزگای سلێمانی داخران، تەنیا کارگەکانی خۆراک کارتیاندا ڕانەوەستا، بەڵام ئێستا لە دوای ئاسایی بوونەوەی بارودۆخەکە کارگەکان کەوتونەتەوە کار. بەداخەوە بەهۆی ئەو مۆزوعی کۆرۆنا و ئەوانە و خۆپارێزی لە کۆرۆنا ئەوە بوو هەموو کارگەکان داخران جگە لە چەند کارگەیەک کە تایبەت بوون بە دروستکردنی خۆراک و ئەوانەوە خۆراکیەکان. ئێستا خۆشبەختانە وردە کارگەکان خەریکن دەسەکەنەوە بەکارکردن. وەبەرهێنانی خۆماڵی بێجگە لە هەرزانی نرخ و کوالێتی باش دەبێتە سەرچاوی پەیداکردنی دەستی کار لە کارگەکاندا بۆ ژمارەیەکی زۆر لە کرێکار و بێکارێکی بەرچاویش دەکاتە خاوەنکار. وەک ئەم بەڕێوەبەری ئیدارەی کارگەیش دەڵێت لە دوای هاتنی ڤایرۆسی کۆرۆنا کار لە کارگەکاندا بە تەواوی ڕاوەستا، بەڵام ئێستا جارێکی تر دەستیان بەکار کردوێتەوە. بەڵێ ئێستا لە هەواڵی ڕەمەزانەوە بەرەبەرە ئیش وردە ئازوڵێتەوە دەستمان کردوێتەوە بە ئیش بڵێن وەزەکە بەرەو ئاسایی بوونەوە ئاچێ تام ڕادەیە باشەیتر بەسەر ئیش کزە وەکو جاران نییە بڵێ 100% وەکو جارانە بەس بەرەو ئاسایی بوونەوە بێ لە هەموو ڕوویەکەوە. لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 972 کارگە هەیە. لە ئێستادا لەو ژمارەیە نزیکەی 545 کارگەیان کەوتونەتەوە کار و کار تیاندا دەکرێت. هەروەها 351 کارگەیان تا ئێستا نەکەوتونەتەوە کار و ئەوانیش بە قۆناغ دەکەونەوە کار. لە هەمان کاتدا 76 کارگەی نوێ لە سلێمانی لە دروستکردندان، بەوەش تا دێت سلێمانی زیاتر دەبێتە خاوەن کارگە و بنیاتی زیاتری ئابووری و دەستی کاری زیاتری دەبێت. ڤایرۆسی کۆرۆنا سەرجەم سێکتەرەکانی ژیانی لە هەرێمی کوردستان وەکو سەرتاپای جیهان لە کار خست. تەنیا شوێنێک کە مابوو دەستی پێبگا ناو کارگەکان بوو، ئەوێشی بە تەواوی ڕاگرت. بۆیە لەگەڵ ئاسایبوونەوەی بارودۆخی تەندروستی لە هەرێمی کوردستان و زاڵبوون بەسەر ڤایرۆسی کۆرۆنایە جارێکی تر ژیان گەڕاوەتەوە بۆ ناو کارگەکان و کرێکاران و خاوەنکارەکانیش هاتوونەتەوە سەرکار و بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان پەیدا بکەن. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.